پشانگایەکمان لە دارخستووە بە هاوکاری لەگەڵ ڕێژاکە بۆ ئەوەی کە لە ڕۆژی جیهانی ژیناکە وەکو کەژار ئەلانمان کردبوو 20 مانگە بتوانین هاوزەمان چالاکێکیش لە باشووری کوردستان بەڕێوەبەرین جا بۆیەش پشانگایەک لە چەند گروپەوە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بۆمان هاتوون لە گروپی فۆتۆگرافانی ژنانی ئێران گروپی فۆتۆگرافانی ژنانی ئازادیخواز و هەروەها گروپی فۆتۆگرافانی ژنانی ڕۆژهەڵات سێ گروپێکە دەستخۆشیشیان لە ڕێگەی تریبوونەکەی ئەوەی شێ دەکەم بێگومان هەر وێنەیە کە هەیە لێرە نزیک بە 40 وێنەیە لە ئەنوای توندوتیژیەکان باس دەکات چ توندوتیژی حکوومەت بێت سەبارەت بە کۆمەلگا و هەروەها چ توندوتیژیەکە لە نێو بنەماڵە لەسەر ناوی جیاوازەوە بەڕێوە دەچێت سەرەڕای ئەوەی کە توندوتیژیەکان نیشان دەدات یعنی توندوتیژیەکە تەنیا سەبارەت بە ئێران نییە لە گەلێک وێنەی چەند هەواڵێکی شەهیدمان هەیە کە لە هێرشەکانی دەوڵەتی تورکیا دەوڵەتی فاشیستی تورکیا شەهید کراون هەر وێنەیە کە نیشان دات یعنی لێرە هەڵاوەسراوە توندوتیژیەکان سەبارەت بە ژنان نیشان دەدات ئێشێک کە ژنان دەیکێشن بربەست و لەمپەرگەلێک کە لە ڕوبڕووی ژنانەوە هەیە بۆەوەی کە تێکۆشانی خۆیان بتوانن بەرفراوانکەنەوە بەڵام لە عینی حاڵە لە هەندێک لە وێنەکانیشمان شۆڕشە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران هەیە ئەوە نیشان دەدات من لە پاڵ وێنەکە وێساوم کە وێنەی ژینای عزیز کە بوو بە شەهید و بوو بە ڕەمزی تێکۆشان و بەرخۆدا لە سەراسەری ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بوو بە ڕەمزی ئەتحاد و یەکگرتووی لەناو ژنانی کوردستان و ئێران ئەی بێگومان لە گەلێک لە وێنەکانیشا ئەوە هەیە بەشکەم ئێمە توانیمانێت بە ئەم پشانگایە کە لێرە ئێستا خەرگین لەداری دەخەین ببین بە هۆی ئەوەی کە لە باشووری کوردستانێکی یەکجار دەنگێک بەرز بێتەوە بۆ پشتگیری لەم شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە. دیارە ئێمە هەموو ساڵی وەکو نەریتی ساڵانەی خۆمان لە ڕۆژی بەرەنگاربوونی هەفتەی بەرەنگاربوونی توندوتیژی دژ بە ژنان زۆر چالاکیمان ئامادە کردووە لەو ماوەیەدا یەکێک لەو چالاکیانەکردنەوەی پێشانگایە ئەو پێشانگایە کە تعبیر لە ئازار و ئێشەکانی ژنان ئەکاوە هەر چوار پارچەی کوردستان و بگرە لە جیهانیشە دیارە ئەم وێنانەش تقریبا نزیکی 40 تابلۆیە تعبیر ئەکا لەوەی هەر بە هەموو شێوەیەک توندوتیژی لەسەر ژنانە تعبیری ئەو وێنانەش هەر جۆرە توندوتیژیە کە بەئیتر بە جەسەدی بێ بە دەرونی بێ بە لێدان بە ڕێگریبی بێ بە زۆر شدەوێت تعبیری وێنەکان دەرێخە کە ژن چەند زەخت و زۆری لەسرە ئەبینین ئێمە ئێستا لە پاڵ وێنەیەکە بەنی دوو وێناوەستاوین یەکێکیان ژنێکە کە دەستی گرتەوە بەر پەنجەرەکەی دیوارێکی گەورە بەرامبەری کرا بۆ ئەوەی جیهان نەبینێ ئەمە ینی سیستەمی پیاوسالاری ئەمە ئەبێ ژن پەیڕەوی دەست و دڵی ئەوان بکات بەڵام ژن ئەمڕۆ زیندووە پەنجەرەکەشی کردوێتەوە لە پەنجەرەکە هەر هەناسەیەک وەرەگرێت ئەگەر بربەستەکەشی قەڵایەک بێت ئەمە ئەویان ئەمەشیان مامۆسای ئەکادیمی و زانستی ژنۆلۆژی لە باشووری کوردستان لە باکووری کوردستان پاش 6 ساڵ بەندکردن دوایی پەنای هێنا بۆ باشووری کوردستان و ویستی ئەکادیمیە بکاتەوە کە ئەکادیمی ژنۆلۆژی لەسەر بەحسی ژن لەسەر زانستی ژن بەڵام زۆر بەداخەوە لێرە دەوڵەتی تورکی فاشی بە چاوڕوونی سی خوڕەکان لێرە مامۆستا ناگیهان ئاکارسەلیان شەهید کرد زۆر بەداخەوە ئەبینین تابلۆیەکی کە دەستی لە ناو گوڵەکانە یەک گوڵەکان هەڵ ئەکەنێ واتە پیاو ینی چ شتێک جوان بێک لەم ژیانە کە خوای تەبارەک و تەعالا دروستی کردووە ژنە کە ژن نەبێ لە ناو کۆمەڵگا ژیان نابێ ژن ژیان ئازادی ئەمڕۆ بە دروشمێک لە ئێرانە ئەوترێتەوە ئەو دەستەی کە درێژی کردو گوڵەکان ئەبسڕێ دەستی دەسەڵاتێکی سیستەمی پیاوسالاریەوە دەستی دەسەڵاتێکی پیاوی خۆپەرستە زۆر تابلۆ هەیە کە تعبیر لە ژنان ئەکا کە چۆن ئەیان بنە شوێنێک شەهیدیانەکەنوان لە فڕیانە دەنە خوارە ئیسا ئەو وێنێ تعبیر لەوەکە کە ژنێکی برێتە سەر چیایەک لەوێ بیکوژێت و فڕێتە ناو دەریاکە ژنێکیش دانیشتووە لەبەر دەرگاکەی خۆیان هەنار ئەفرۆشێ واتە ژن یعنی ئەتوانێت کۆمەڵگا بەرێ بەڕێوە ینی ژن محتاجی کەس نییە ئەتوانێت ژن ژیانی دروست کردووە.
کێشێکی دەستخۆشی لەو ژنە ئازایان و بێوێرانە کەم کە ئەم وێنانیان گرتو ئەمە فۆتۆیانە اینجا هەندێکشی خۆیان دروستیان کردووە. من زۆر خۆشحاڵم بەوەی دیارە من زۆر بڕوام بە باڵانسی جێندەرا، بەڵام بەوەی کە ئەو ژنانە هەر کەسەیان لە وێنەکەیە ئازارێکی خۆی خستۆتە ڕوو، یاخو ئازاری ژنێک ئازاری کۆمەلگای خستۆتە ڕوو، دەسەکانیان خۆش بێ. هەروەها من ئەڵێم دروشمی ژن ژیان ئازادی بوو بە دروشمێکی نێونەتەوەیی و لە چەنەها فترەیە لەمە پێش لە 150 شار لە هەمان ڕۆژە هەمان دروشم بەرزەکرایوانێت. دیارە ئەوە بەرزی ینی ژنە کە هەر بابەتێ ژن دەستی پێ بکە بێگومان سەرکەوتنی ئەبێ. لە ڕاستیە شۆڕشی ئێران ئستاخۆی ڕاپەڕین بوو بۆ بە شۆڕشێکی گەورە، دەستپێکی لە ئەنجامی ئەو هەموو زوڵم و زۆرەوە هات کە ئەو سەرکردە و مەلاو ئاخوندەکانی ئێران بەرامبەر هەموو خەڵکی ئێرانیانە کرد. ڕاستە شۆڕشەکە لە ڕۆژهەڵاتەوە دەستی پێکرد لە ئەوەی کە ژینا ڕازی نەبوو بەوەی کە ئەم هەموو تونند و تیژە بکرێ بەرامبەر ژنان و بەو شێوەیە بچەوسێنەوانێ، بەڵام هەموو ئێرانی گرتەوانێ. کەواتە دەستپێکی شۆڕشەکە لە چیەوەیە؟ لەو زوڵم و زۆرێکە وەختی خۆی یەکەم شت بەرامبەر ئافرەت کرا و ئافرەت بە شێوەیەک یعنی لە قاڵب درا و تەنانەت ئەو شتە تایبەتانەی خۆی کە ڕووسەریە ئەوان ئەبێ بیکەن بە زۆر. ئەمەش هەر بابەتێ بە زۆر کرا ینی مایەی نیگەرانی و مایەی ئەوەی لێکەوێتەوەوانێ وەکو ئەمەی کە بینیمان دەستپێکی شۆڕش بەوە دەستی پێکرد. دیارە بەو زوڵمە مەلاکان دەستیان پێکرد، دیارە ئەم شۆڕشەش لێرەوە دەستی پێکرد و سەر تاپا ئێرانی گرتەوە هەر لە ڕووسەریشا خۆی نابینێتەوە بێگومان زوڵم و زۆر و نادادی و هەژاری و کۆڵبەری و چەوسانەوە و سێدارەدان و ئەمانەیە کە تەقیەوانێ پەنگی خواردبووانێ و دیارە ژینا بوو بەهۆی تەقینەوەی شۆڕشەکە ڕاپەڕینەکە.